لەگەڵ باسکردنی هەوراماندا ناکرێت باسی ڕێوڕەچەی یارسان فرامۆش بکرێت. هەورامان هەم وەک ناوچە و هەم وەک شێوەزار پەیوەندیەکی پتەودێرینی لەگەڵ یارسانەکاندا هەیە. بەشێکی زۆری شوێنە پیرۆزەکان و مەزارگەی پیاوچاکانی یارسان لەم ناوچەیە هەڵکەوتووە. کتێبی پیرۆزی یارسانەکان بە ناوی سەرنجام بە دیالێکتی هەورامی نووسراوە. ئەم ئاینە لە ناوخۆدا کەمترین ئاوڕێ لێدراوەتەوە. جۆرێک لە تەمۆمەژی لەسرە. ئەوانەی لەسەر یارسانەکان نووسیویانە ناوی جۆراوجۆریان بۆ ئەم ئاینە داناوە، وەکو یارسان، کاکەیی، ئەهلی حاق، عەلی ئیلاهی. یارسان وشەیەکی لێکدراوە لە وشەی یار لەگەڵ سان پێکاتووە. یار باواتای هاوڵ و شوێنکەوتوو، سانیش باواتای پێشەوە یان ڕابردێت کە ئاماژەیە بە سوڵتان ئیسحاقی بەرزنجی لە ناوچەی هەوراماندا بە سوڵتان دەگوترێت سان. کۆی واتاکەی بریتیە لە یاران و شوێنکەوتوانی سوڵتان ئیسحاق. لەبەر ڕۆشنایی هەندێک لە سەرچاوە مێژوویەکان بۆمان دەردەکەوێت ڕێوڕەچەی یارسان لە دینەکانی وەک میترایزم و زەردەشتی و مەزدەکی کردووە. گەلێک مەبەستی دینی هیندو ئەوروپی تێدا دەبینرێت. لە سەردەمی ئیسلامیشدا چەند شتێکی ئەم دینە نوێی تێکەڵ بووە. بە پشبەستن بە کتێبی پیرۆزی سەرنجام یەکەم کەس هەوڵی بڵاوکردنەوەی ئەم دینەی داوە لە ناوچەی هەوراماندا بالولی ماهی بووە. ناوبراو لە سەدەی دووەمی کۆچیدا لە لۆڕستان لەدایک بوو و ماوەیەک هاتووەتە هەورامان و خەریکی بڵاوکردنەوەی ئەم ڕێوڕەچەیە بووە. ئێمە لە ناو دەفتەرەکانی سەرنجامدا کۆمەڵێک بەڵگە و کۆمەڵێک کەلامان هەیە بۆ ئەمە کە باسی گرنگی ئەم زمانە دەکات. بابا هیندۆ لە دەورەی پەردیوەرە کاتێک لە هیندستانەوە دێتە هەورامان دەبێتە سەر سوپەردەی شای هەورامان. لەوێدا زۆر بەڕوونی لە یەکێک لە کەلامەکانیان باز دەکات، باسی ئەو حاڵەتە دەرونی خۆی دەکات کە پێشتر پێیدا تێپەڕیوە. دەفەرمێت جەزوان وێمە بینن بێزارم، زوان هەورامی ئامانوەچارم. ینی ئەمە بۆ خۆی نیشاندەری ئەوەیە کە یا لە شوێنەکە بنیامین دەفەرمێت کە ئەو زمانی خۆی لەبیر چۆتەوە یان زمانی خۆی نەیتوانیەوە تەسکینی بدات. مەسەلەی زمان لێرەدا ئەبێ ئەمە هەڵوێستەیە بکەین. زمان چییە؟ زمان ئەو کەرەسەیە کە کۆمەڵی خەڵک پێکەوە ڕێک دەکەون لەسەری یان گروپێک یان دەستەیەک بۆ ئەوەی کە بەکاری بهێنن بۆ تێگەیشتن لە یەکتر. ئێمە دوای ئەوە سەید فەرزی بەدیدێکی فەلسەفیانەتر لە مەسەلەی زمانەکە دەڕوانێت. دەفەرمێ لەوز عەرەبی ماگەڵانە دەوران کردما کەلام و لەوزێک گۆران. دیارە گۆران، هەورامی، ماچۆ ئەمانە هەمووی یەک چەترن و لەژێر یەک فیدراسیۆنی زمانیدا کۆ دەبنەوە کە ئەوش زمانی هەورامی یا زمانی گۆرانە. ئەوەی کە گرنگە لێرەدا بۆتێ مەسلەی ئەو جیاکاریی من زۆر کارم لەسەر کردووە لە کتێبەکەما، کتێبی هەورامی زمانی ئاینی یارسان. لێرەدا زۆر قسەم لەسەر کردووە کە شتێکی زۆر گرنگە مەسلەی زمان جیاکردنەوەی دوو کلتورە. سەید فەرزی کاتێک ئەڵێ لەوز عەرەبی ماگەڵانە دەوران، مەبەستی ئەوەیە ئێمە دوورکەوتینەوە لە فکری عەرەبی، لە ئارایی عەرەبی، لە فەلسەفە و ئەندێشەی ئاینی عەرەبی، هاتین بە فەلسەفە و ئاینی ئەندێشەیەکی گۆران یان هەورامی بیرمان کردەوە و بنیادی ئەم ئاینەمان نا. سەرهەڵدان و گەشەکردن و بڵاوبوونەوە و تەنانەت پوکانەوەشی لەسەر زەوی کوردستان بە شێوەیەکی گشتی ڕوویداوە کە ئەڵەم دینێکی کوردیە هەڵبەتە بەڵگەم هەیە. دینێکە تێکستەکانی بە یەکێک دیالێکتەکانی زمانی کوردی نووسراون، دینێکە قیبلەکەی لە کوردستانایە، هەموو ڕابەرە دینەکانی یان زۆربەی ڕابەرە دینەکانی کوردن و لەناو ئەوەنشە زۆربەیان خەڵکی هەورامانن.
بەڕاستی ئاوی کەوسەری لە هەوراماندایە قیبلەی لە هەوراماندایە حتمما ئەمە دینەکە ئەتوانین بڵێن دینێکی کوردیان ڕێڕۆچەیەکی دینی کوردیە سەرەتا بالولی مایی وەک کەسێک زانا و عارف دانشمەند وەک کەسی یەکەم کە دەوێت ئەم دینە ڕێک بخاتەوە لە ناو چوارچێوەی دەسەڵاتی ئیسلامە لە لۆڕستان کە خۆی خەڵکی لۆڕستانە سەرکەوتوو نابێت دێتە قەرماسین کرماشان پاشان لەوێت دێتە هەورامان لە هەورامان دەتوانێت تەنزیر بۆ دینەکەی بکە لە هەورامانان دەتوانێت خەڵ لە دەوری خۆی کۆ بکاتەوە چەندین دەستە لە یار و یاوەڕ لە دەوری خۆی کۆ بکاتەوە بۆ لە هەورامانە ئەمە توانێت لە هەورامانە لە لای خەڵکەکە بەڕاستی جۆرێک لە ئامادەبوون بووە خەڵکی ئەونەوە پێشتر لەسەر دینی میترایی و پاشان لەسەر دینی زەردەشتی بوون کاتی کە زەردەشتیەکان دەسەڵاتیان پێیاکرۆتوانیانە متوربەکردنێک لە نێوان دینی بەڕاستی میترایی و دینی زەردەشتیان دروست کرد ئەمە لە ناو خەڵکە بۆ بە دینێکی هەمۆجین ئەم دینە هەمۆجینە جێی بەوە داوە کە قەناعەتەکانی بالولیمایی لەوێ جێ بگرن و خەڵق قبوڵیان بکە وەکو خۆی فەرموویەتی ئەو واتە یاران ئەو واتە یاران ئێمە دەوانەی ئەواتە ئێمە دێوانین ئەو واتە یاران هەنێ مەگەڵین یەکێکی شاران تا زیندە کەریم ئاینی ئێران ئاینی ئێرانیش هەمومان نەزانین ئەو ئاینە هەمۆجینە بووە کە لە هەورامانە پارێزراوە و لە متوربەبوونی هەردوو دینی میترایی و زەردەشتی دروست بووە بالیل ئەچێتە ئەوێ دەتوانێت چەندین دەستە بۆ خۆی کۆ بکاتەوە اینجا هەر لە هەورامانە دەتوانم بڵێم چەندین زاتی تر خەڵکی تر ڕابەری تر دێت وەکو باواسەرنگ کە ئێستا مەزاری لە ناو تەوێڵایە لە خوار خانەقاکەوە بە دەستی ڕاستە کە ئەڕۆی ئالیا مەزاری باواسەرەنگی لەوە گۆڕستانەکەش هەمووی پێڵێن گۆڕستان خەڵکی دەوانی ئەودی و یعنی سەر بە شاری پاوە لەوێەوە یەتە هەورامان یەتە تەوێڵا و لە ناو تەوێڵا موریدەکانی لە دەوری کۆ بنەوە یەکێک لە موریدەکانی دایە تەورێزی هەورامیە دایە تەورێز زانا و دانا و عارف و دانشمەند و تەمبورژەنیش بووە و ئێمە کە ئەڵێن باوە سەرهەنگ دێتە ئەوێ ئەوە شعرەکانی خۆی شایدی بۆەوە ئەوە دەدەن سەرهەنگێت دەوان سەرهەنگێت دەوان ئەس کە نامە من سەرهەنگێت دەوان چنی ئێرمانان مگێڵم نەهەردان مکۆشم پەرێ ئاینی کوردان من سەرهەنگی دەوانم لەگەڵ یار و یاوەڕەکانی خۆمە هەردوو کێو دەگەڕێم تێکۆشانەکەم بۆ دینی کوردان ئێمە ئەزانین دینی کوردان ئەو دینەیە کە بالول تیورەزەی بۆ کردووە دوایەوە قۆناغێکی تر لە ڕێخستنەوە مبارەکشا شاخۆشێنی لۆڕستانیە شاخۆشێنی لۆڕستانیش ئەوانەی لە دەوری کۆبنەوە باباتایرە باباتایری عوریان یاخود باباتایری خۆمان پێڵێن لۆر هەندێک و ناوی تریشی هەیە و هەروەها پیشالیاری سێم ئێمە چەند پیشالیارێکمانەیە پیشالیاری سێم یەکێکە لە موریدە گەورەکان یا خەلیفە گەورەکانی مبارەکشا شاخۆشێنی لۆڕستانی دوای شاخۆشێنی لۆڕستانی باوەناوسی سەرگەتیەت کە ئێساش مەزارەکەی هەر لە دەی سەرگەتایە باوەناوسیش چەندین یار و یاوەری گەورە لە دەوری کۆ بنەوە یەکێک لەوانە دایە خەزانی سەرگەتیە دایە خەزانیش هەر بە هەمان شێوەی دایەتەوە شاعیر عارف تەمبورژەن و کەسێکی زۆر دانشمەند بووە ئەوانە هەموو تێکست و شعریان ئێمە قسەیەک نییە من بێڵێم یان باوا قەیسەری هەورامی باوا گەرچکی هەورامی هەندێکیشیان بە ناوی خۆیانەوە نەبوون بۆ نمونە ئێستا باوا گەرچک ناوی خۆی نییە لەبەرچی لەبەر ئەوە لەژێر فشارێکا بوون حتمما نەیانتوانیوە بە ناوی ڕاست و ڕەوانی خۆیان شتەکانیان بنووسن لە سەردەمێک لە سەردەمەکاندا. کتێبە پیرۆزەکانی یارسان سەرنجامە کە لە سەدەی هەشتەمی کۆچیدا لەلایەن سوڵتان و هاوڵانیەوە بە شێوەزاری هەورامی نووسراوەتەوە. ئەم کتێبە بەسەر 6 بەشی سەرەکیدا دابەش دەبێت ئەوانیش بریتین لە بارگە دەورەی هەفتەوانە، گلێمە و کۆڵ، دەورەی چلتەن، دەورەی عابدینی جاف، وردە سەرنجام. بنەماکان و تایبەتمەندیەکانی ئەم ئاینە لێرەدا نووسراو. دەفتەرەکانیان وەک دەفتەری پەردێوەر، دەفتەری ساوا، دەفتەری دیوان گەورە. کەلامەکانیان وەک کەلامی سەی خامۆش، کەلامی ئەلبەکی جاف، کەلامی خان ئەڵماس،
کەلامی شا تەیمووری بانیارانی، کەلامی قاسید، کەلامی زوڵفەقاری گۆران، کەلامی حەیدەری، کەلامی جەناب، کەلامی مجریم، کەلامی دەروێش ئاجاق، کەلامی دەروێش نەورۆزی سۆرانی. دەورەکانیان وەک دەورەی بالولی ماهی، دەورەی شاخۆشین، دەورەی باوە سەرهەنگ، دەورەی باوە ناوز، دەورەی باوە جەلیل، دەورەی شنروێ، دەورەی پیرعالی، دەورەی دانیار، دەورەی شاوسقولی. ئەمانە پیرۆستترین و گرنگترین کتێبەکانی یارسانن. یەکەم بنەمایان کە زۆر گرنگە بەڕاستی گواستنەوەی چەقە لە ئاسمانەوە بۆ زەوی. چەقبوون لای ئەوان مرۆڤ چەقە بەڕاستی. مرۆڤ بۆ چەقە خوا هەندێک خەسڵەتی داوە بە مرۆڤ، خوای گەورە هەندێک خەسڵەتی داوە بە مرۆڤ کە نەیداون بە هیچ کام لە بوونەوەرەکانی تر. لەوانە عەقڵ و ئیرادە. عەقڵ و ئیرادە دوو خەسڵتن تایبەتن بە مرۆڤەوە. ڕاستە عەقڵی غەریزی لە ناو گیانلەبەرەکانی ترا هەیە، بەڵام عەقڵی دەستاوردە تەنها لای مرۆڤ هەیە. لە ڕۆژی دەرکردنیەوە بە دنیا هەتا ڕۆژی مردنی بەردەوام عەقڵی دەستاوردە بەدەستێنێ. ئەوان دەڵێن خوای گەورە پێویستی بە هیچ وەسەتێک نییە، ینی لای ئەوان پێغەمبەر نییە، ئەوەی کە پێی بڵین پێغەمبەر پەیام بێنێ. ئەڵێ خوا عەقڵی داوە بۆ خۆت، تۆ لە ڕێی عەقڵەوە خوا ناسی، لە ڕێی ئیرادەشتەوە لە ژیانە دەتوانی کار بکەی و سەرکەوتن بەدەستبێری لەو کارە لە تا. ئەمە یعنی یەکێک لە سوچەکانی ململانی فیکری هەر لە سەردەمی سەرهەڵدانی بیری مرۆڤەوە تا ئێستا دوو ئاراستە هەیە، دوو جیان وانە، یەکیان ئاسمانەکە بە چەق بۆ داهێنان بۆ کارکردن بۆ هەموو شتەکانی مرۆڤ، یەکشان زەوی ئەکا بە چەق. ئەمە دەگەڕێتەوە بۆ ململانەکەی نەک ململانەکەی ئاراستەکانی بەڕاستی ئیفلاتۆن و ئەرستۆ. ئیفلاتۆن کە ئاسمان بە سەرچاوازانێ، ئەرستۆش وتاوێنەکەیان لە بەردەم مەتحەفی ماوە تا ئێستا ئەسینە، ئەبینی ئیفلاتۆن دەستی بۆ ئاسمان بەرز کردێتەوە وەکو بڵێ ئێمە لێرەوە دابەزیوین. ئەرستۆش سێری زەویەکانی ئێمە لێرەوە دەرچووی. ئێمە لێرەوە دەرچوومە بەس نییە ئێمە کرم بین لێرەوە دەرچووی. ئێمە مرۆڤین، فکرمان بەڵێ عەقڵ و ئیرادەمان هەموو شتەکانمان بۆ فکرمان ئەگەڕێتەوە. دیارە ئەمە یەکەم بنەمایە لە بنەماکانی ئەوان، دروزەکانیش لە هەمان بنەمانە بەشدارە، دروزەکانیش بە هەمان شەوە ئەوان بیرەکەن. دووەمیان لای ئەوان هەموو مرۆڤێک گەردیلەی خوایی تایە، گەردیلەی ڕۆحی خوایی تایە. ئەم گەردیلانە لە مرۆڤی باش و چاکەکارە باڵا ئەکەن. ئەم باڵاکردنە وای لێ دێن لە حەوت قۆناغا خوای گەورە دێتە یان ناو جەستەی مرۆڤ خاوەندگار، یعنی ئەو مرۆڤە هەم خوایە هەم بەشەرە. ئەمەش پێڵێن ذاتی بەشەری. ینی ذاتی بەشەری ئەوەیە مرۆڤەکە ئەوەندە ڕۆحی باڵاکە ئەبێ بە خاوەنی توانا خوداییەکان. ئەم حەوت قۆناغەش ئەڵە حەوت دوونن بەیان بۆ واچان پێتان، نەحەق بزانان معلوم بۆ لێتان، ئەوسان نە لەو بی، نە ئاریابی، نە عەرش بی، نە فەرجیهان دەریابی، مەولا ڤەدوڕ بی، دوڕ ڤەتەی دەریا، ڤەدوڕ بەر ئاما جیهان کرد مەهیا، نامی وەژنیا و خاوەندگار عەرش و قورش و فەرز ئەوسا داقەرار. ئەمە باسی حەودون لەم حەوت جارە کە خوا یەتە ناو تەنی مرۆڤەوە و ئەو مرۆڤە بەڕاستی هەم ذاتی خوای گەورەیە و هەم بەشەریشە، هەموو جارە فریشتەی لەگەڵە. هەتا قۆناغی پەردیوەر فریشتەکان چوارن، لە قۆناغی پەردیوەرە فریشتەکان ئەبن بە حەوت. قۆناغی پەردیوەر قۆناغی سوڵتان ئیسحاقی بەرزنجی. ئەمە یەکێکی تر لە بنەماکە. بنەمایەکی تریانەیە پێڵەن سەرسپاردن. یارسان ئەگەرچی لە باوک و دایکێکی یارسانیش بێ، کاکەیش بێ، هەتا سەر نەسپێرێ نابێ بە یارسان، ئەبێ سەر بسپێرە. سەر بسپاردنەکەش تەقسێکە کۆمەڵەشتی هەیە ئامادە ئەکرێ. من حەز ناکەم باسی ئەو شتانە بکەم چونکە وردەکاری تەقسەکە زانم چۆنە. دوو کەس ئامادە بن، پیر و دەلیل لە ناو جەمێکە، لە ناو کۆبوونەوەیەکی دینیە. پیر و دەلیل ئامادە بن و خۆشیان پیان وایە لە یەکەم جەمە لە پەردیوەر خودی سوڵتان ئیسحاق خۆی سەری سپاردووە بە پیرەکەی بنیامین و دەلیلەکەشی داودە. پیری بنیامین و دەلیلیشی داود بووە. لەبەر ئەوە هەموو یارسانە پێویستە سەر بسپێرە بەو دوولکەوە کە سەریشی سپارێتە ژنخواست لە نێوان ئەوەی سەر ئەسپێرێ لەگەڵ ئەو ڕەچەڵێکی پیر و دەلیلا نامێنێ. ئەوەنە بە قودسیەتە. بڵێ گاوێ بێگاوان گاوێ تا سەر نەسپارن کردن وەڵاوێ، یعنی تا سەر نەسپێن ئێوە بڵاوە هەر سەرێنە لۆ ئەو حەزوری جەم.
نەسەنجەوە دەست خەلیفە و خادم بێشک ئاسەرەوە تۆمار نیەن نەڕۆژی حیساب وە شومار نییە هەر سرێک نچێتە ناو جەم سەر نەسپێرە لە ناو یارسان ئەگەرچی لە باوکو دایکێکی یارسانیش بێ بە یارسان حساب ناکەێت لە ڕۆژی لێپرسینەوە. ئاینی یارسان بڕوای وایە بڵاوکردنەوەی ئاینەکان تەنها بۆ ئەو ڕابەرانەیە کە خوای گەورە دایانە بەزێنێتە خوارەوە بۆ بەندەکان نییە داوە بکەن ئاین بڵاوکەنەوە ئەو پەیامبەرە یاخود ئەو ڕابەرەی کەوا خوای گەورەدایە بەزێنێ و ئاینی یارسان ئەبا بەڕێوە بۆ ئەو هەیە بڵاوی بکاتەوە باقی بەندەکانی تر لەسەریانەکەوە ئیماندار بن و پەیڕەوی ئاینەکە بکەن ئەوە شتێکی جێگیرە لە ئاینی یارسان و هەموو کەسێک بڕوای پێێتی و بەڵکو هەڕەشەشی لەسەر ئەو کەسێکەوە ئەو دەورە ببینێت چونکە ئەو کەس ناتوانێت ئەو دەورە ببینێ بێجگەلە ئەو پەیامبەرە ئەو کەسی کە خوای گەورە دایە بەزێنێتە سەر ئەرز و ئەو واجبەی پێسپێرێ ئەو ئەرکەی پێسپێرێک ئاینی یارسان با بەڕێوە کە لە ماوەی مێژوودا چەندەها ڕابەر سەریان هەڵداوە و ئاینیان بردووە بەڕێوە و لە زمانی خۆیانە بڵاویان کردوێتەوە و پەیڕەوانی ئەو ئاینە ماوە لەسەری ئەڕۆن. دۆناودۆنی ڕۆح یەکی ترە بیر و باوەڕی یارسانەکان بڕوایان بە نەمری ڕۆح هەیە گەڕانی ڕۆح لە 1001 جاردا لە دوای ئەو گەڕانە خاوێن دەبێتەوە و دەگاتە دوا مەنزڵی جاویدانی خۆی. جەم واتە کۆبنەوەی یارسانەکان لەلای یارسانەکان زۆر پیرۆزە و بۆ هەر مەبەستێک ببەسترێت باوبرەوی خۆی هەیە. هەر ئەرکێکی دینی یارسان پێویستی بە کۆبنەوە بێت جەم دەبەستن. جەمیش وەک ئەو جێگای تێیدا دەبەسترێت چ وەک کۆبوونەوە لە هەموو تێکستە پیرۆزەکانیاندا بایەخی پێدراوە و قسەی لەسەر کراوە. بۆ نمونە لە سرودی تەڵقینی مردوودا جەم بە پەناگە و جێگەی چاکان لە قەڵم دراوە وەک لەم دوو بەیتەدا هاتووە. پەناگەش هەیبەت جەم ڕاسانن جەم مەکانی حەق ڕاگەی خاسانن. ئەوان طبعاً بۆ هەموو ئەرکێکی دینی کۆبوونەوەکەن کۆبوونەوەکان پێڵێتێت جەمەنی گلێربوونەوە جەم وشەیەکی عەرەبی نیە لە جەمعەوە نەهاتووە داخەکەم ئێمە شتە جوانەکانی خۆمان جەم وشەیەکی ئاوێستایە بە مانای گلێربوونەوە ئەوان بۆ هەموو ئەرکێکی دینیان گلێرە بنەوە گلێربوونەکەش تەقسێکی هونەری ئەدەبی عرفانی زۆر گەورەیە لە ناو جەمە یعنی کەسێکەیە کەڵام خوێنە ئەوە کەڵام بخوێنێ سرودێک کە زۆربیان قەناعەتیان پێ بێ یا بۆ ئەو مەبەستەش یا بێ کە جەمەکەی بۆەکەن هەڵێ بژێرن ئەی خوێندنەوە تەمبور هەیە هەمیشە تەمبور پیرۆزێکی گەورەی هەیە لای یارسانەکان کاتێتە مەجلیس هەمویان لەبەری هەڵەسن لە پێشەوە یەکەم کەس ئەوەی بەڕاستی جەمەکە بڕێوە ماچیەکە خاتە سەر ناوچاوی خۆی یەکەی کەوانی تریژ ماچیەکەن و اینجا تەمبورژان دا ئەنیشە لە لای دەستی ڕاستی سید یا ئەوەی کە بەڕاستی جەمەکە با بڕێوە و کەڵامەکە خوێن و ئیتر ئەوانی تریژ ئامادە ئەبن و لە ناو جەمیشە ئەو شتەکە ئامادە ئەکرێ ئەی بەخشنەوە بەسەر هەمویانە پێڵێن پاروی حەڵاڵ هەر هەمویان لەو پارۆ ئەخۆن وەکو یەکیش بەشیەکەن ئەوەش ئیشی خەلیفە و خادمە کە ئەرکی ئەوەیان پێسپێرراوە. ئەوەی کەوا پەیوەندی بە میلەتی کوردەوە هەبێ ئەوەیە کە ئەم ئاینە هەموو ڕابەرەکانی کورد بوون و دەقە پیرۆزەکانی کوردین ئەگینا لە باسکردنی دینە هیچ فەرقێکی نییە لە جیاوازێکی نییە لە ئاینەکانی کە هەروەکو ئاینەکانی کە التیزاماتی هەیە و ڕۆژ و نوێژی هەیە و میوزیک تایبەتمەندێکی تری ئەم ئاینەیە هیچ مەراسیمێکی ئاینی بەڕێوە ناچێت بەبێ بەکارهێنانی میوزیک. ئامێری تەمبورە لای ئەوان پیرۆزە و بڕوایان وایە لە پێش خۆڵقاندنی یەکەم مرۆڤەوە تەمبور هەبوو و هەر بەهۆی تەمبورەوە بووە ڕۆح چۆتە ناو یەکەم تەنەوە. میوزیک لای یارسانەکان دەگەڕێتەوە بۆ ئاینە ڕۆژهەڵاتیەکانی وەکو زەردەشتی هەروەها کاریگەریەکانی گۆرانی هەورامی بە تایبەتی سیاچەمانەی لەسەرە کە زیاتر سیفەتێکی ڕۆحی و ئاینی هەیە.
خۆی بەڕاستی هیچ بێمە شتێکی وامە نییە نهێنی بێ بڵێن چکە هەموو ئاینەکان بە سەرچاوی لەلایەن خۆی گەورەوە هاتووە هیچ جیاوازێک نییە لە نێوانمانە لە ینی ئەو شتانەی کە لە ئاینەکانی ترا یاساق بێت لا ئێمەش یاساقە مەسەمە بەسم حەڵاڵ و حرامە بەڵام زیاتر ئێمە پێمان خۆشە ئەو ئاینەکە وای فێرکرد وامان پێڵێ کە تۆ ئیشەکانت کە ئەو عیبادەتە ئەیکەی زیاتر لە کردەوە تا ڕنگ باتەوە مەدانیان لە ناو کۆمەلگا خۆ بنوێنی بە کەسایەتێکی باش عیبادەت لامان کەمتر ینی حەزەکەین عیبادەت ئەرکیمان کەمترە وەکو شێوازی عیبادەت بەڵام وەک کردداریە نەبێ لە ناو خەڵکە لە کۆمەلگا دەور ببینی و مەدانیان تو هەڵس و کەوتی جوان بێ و باش بی و چاکبی لە ناو خەڵکە ئەوە گرنگی ئاینەکە ئێمە لەوا دەرەکەوێت یەکێ لەو شتانەی کەوا یارسانی پێ بناسرێتەوە سمێڵە سمێڵ فەرز کراوە و ئەبێ کەسی یارسانی سمێڵی هەبێت بۆ پیرۆزە بۆ پیرۆزیەکەیشی لە ئەزەلەوە هاتووە لە دروستکردنی قاڵبی ئادەم و حەواوە هاتووە کە کاتێ قاڵبی ئادەم دروست کراوە مەلایکەتەکانی خوا قاڵبی ئادەمیان دروست کردەوە خوای گەورەیش بەرەکەتی خۆی داوە بەو قاڵبە کای بۆ هێناوە ئەو کاپیان وتووە لێوان جۆرە گیایەکە کە وەکو زەلوایە سێسوچە ساقەکەی خوای گەورە ئەوەی هێناوە کەوا بۆ قوڕەکەی ئادەم خۆشە ببێت و ئەو قاڵبەی لێ دروست ببێت ئەوە بووەتە مووی پیرۆز لە لەشی ئینسانە لە یارسانەکانە لە شواربا خۆی بینێتەوە وە پیرۆزە لەبەر ئەوە سیما یارسانی ئەوەی پەیوەندی ڕۆحی لە بینی یارسان و هەورامیدا خاڵێکی هەرە گرنگی یەک بوونی شوێنە پیرۆزەکانە لە ناوچەکەدا دوو بوونی ئاینەکەیە بوونی زمانی ئاینەکەیە کە بە یەکیانەوە دەبەسێتەوە کە بە حدێک مەسەرەن ئێمە تەماشاکەین لە دەورەی عابدین کابرایەکی جااو یا با بڵین سۆرانی بووە بەڵام لە کەلامەکانیا نایشارێتەوە لە شوێنەکە ئەڵێ من عابدینی هەورامم دڵداری جوانی خواجامم ینی ئەمە کاریگەری زۆری هەبووە لەسەر پەیڕەوکارانی ئەم ئاینە نەک ئەمانە مەسەر ئێمە هەمانە لە هیندستانەوە لە بولغاریاوە لە تورکیاوە لە شامەوە لە سووریاوە لە بەسڕەوە لە مەکەوە لە یەمەنەوە کاتێک ڕویان کردووەتە هەورامان ئەمانە زمانی خۆیانیان گۆڕیوە کەواتە زمان فاکتەرێکی گرنگی ئاینە هەروەکو جەنابی پرۆفیسۆر دکتۆر حەمەعەلی سوڵتانی ئەڵێت وەک چۆن لە هەر شوێنەکە ئیسلامێک هەبێت لەوێ زمانی عەرەبی هەیە و لە هەر شوێنێکیشدا یارسانێک هەبێت لەوێ زمانی هەورامی هەیە. هەورامی ئێمە خۆتان نزان ئاینەکەمان هەورامیە و زیاتر تێکەڵایەتیەکمانەیە لەگەڵ هەورامیەکانە و لەوانەیە ئەکرێ بڵێم ئەگەر ژن و ژنخواست بکرێت تقریبان لە بینی هەورامیەکان نێزیکترین لێیانەوە و دوایەوە ناحی کۆمەڵایەتی زۆر تێکەڵین لەگەڵیانە و مێژوێکی زۆر دێرینمانەیە چکە ئێمە ئەو سێلادەیە کە بەنسبەت لە بڵێن نێزیکی هەڵەبجە لە کۆنە هەمیشە بەیەکۆ بووین لەگەڵ تەوێڵە و بیارە و شوێنەکانی ترە زۆر تێکەڵاوێکی زۆر کۆمەڵایەتی باشی بتەومانەیە هەتا ئەمڕۆ. دیارە ئەم دینە بەڕاستی دینێک بۆ سەردەمێ لە سەردەوەکان گەشەی کردووە باڵا دەست بووە سنیری خۆی بەڕاستی بەزاندووە بە شوێنێکی بەرفراوانە بە جوگرافیایەکی بەرفراوانە بڵاو بووتەوە بۆ نمونە پیر هەیە خەڵکی بەسرایە پیر هەیە خەڵکی مووسڵە پیر نازار خەڵکی شیرازە پیر لە دەرەوەی کوردستان ئەمانە هاتوونەتە پەردیوەر ماونەتەوە لەوێ ڕاضەتیان کێشاوە لە خزمەتی سوڵتان ئیسحاق دوایی خەرقیان پۆشیوە گەشتونەتە حەدێک کە پلەی پیریان دراوەتێ کە گەڕاونەتەوە لە شوێنەکانی خۆیانە وەکو داعی هەڵساون بە بڵاوکردنەوەی دینی یارسان دوای ئەمە لە ژێرفشارە پاشە کشەی کردووە خۆ دەزانانی یعنی هەمیشە دەسەڵات یان دین دەسەڵاتێکی باش ئەدا بە زمان هەم دەسەڵاتی زەمەنی هەم دین دەسەڵاتی باش ئەدا بە زمان ئەگەر دینی ئیسلام نەبووە زمانی عەرەبی نەئەگەیشتە حدودی سڵی وانە نەئەگەیشتە یابانی ئێستا یابانیە کە موسڵمان بێ قورئان بە عەرەبی خوێنێ
ئەو کاتەش وا بووە ئەوانەی لەسەر دینی یارسان بوون پێویست بۆ لەسەریان تا ئێستاش ئەوانەی لەسەر دینی یارسانن لە ئێلیزابس پۆڵ تێکستەکانیان هەورامین و بە هەورامی یان خوێندنەوە یعنی باڵادەستبوونی زمانەکە لە ڕێی باڵادەستبوونی دینەکەەوە بووە. شێوەزاری هەورامی زمانی نووسینی تێکستە پیرۆزەکانی یارسانە. هاوکاتەم ئاینە بووە بە پشت و پەناو پارێزەری دیالێکتی هەورامی. پەیوەندی هارمۆنی یارسان و هەورامەکان هێندە قوڵە ناتوانرێت باس لە یارسان بکرێت بەبێ هەورامان یان باس لە هەورامی بکرێت بەبێ یارسانەکان.